هاوڵاتی بەڕێز ئەگەر کچێک یان ژنێکی عراقی هاوسەرگیری بکات لەگەڵ کەسێکی بیانی بۆ دەرهێنانی پاسپۆرت پێویستە ئەم بەڵگەنامانەی پێبێت. پێویستە کارتی زانیاری بە ناوی هاوڵاتی عراقیەکەەوە بێت و خانەی جا کردبێتەوە. پێویستە کۆپیەکی پاسپۆرتی هاوسەرەکەی یان ئیقامەکەی پێبێت. هێنانی بەڵگەنامەی پێدان و نیرکردنەوەی پاسپۆرت بریتیە لە ڕەگەزنامە، پێناس بە مەرجێک فسفۆر بێت، کارتی زانیاری، یەک وێنەی پاسپۆرت، چەکی بانک. یان ئەگەر کارتی نیشتیمانیت هەیە، کارتی نیشتیمانی، کارتی زانیاری، یەک وێنەی پاسپۆرت بهێنە. ئەگەر پاسپۆرت بۆ منداڵەکانی دەربکات، ئەوە دایک دەبێتە وەلی ئەمری منداڵەکان و هەموو مافێکی پێ ئەدرێت بۆ دەرهێنانی پاسپۆرت بۆ منداڵەکانی. ڕاگەیاندن و پەیوەندیەکانی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی